ئەو کات کە منداڵ بووم نەنکم و ئەو ساڵانەی دواییش دایکم هەرکە قسەیەکیان بەدڵ نەبوایە و یا قسەکە زۆر لەگەڵ واقعیەت یەک نەهات پاوە دەیانگوت قسە شتێکی فەقیر و مەزلوومە و هەموو کەس دەیکا. منیش کە ئێستا عومرێکم تێپەڕاندۆ و زۆر و بگرە هەزاران جار دیومە و بیستومە قسە کەلیمە یان وشە کە بەدەم و زارێکدا هاتوون کە ئەگەر موحتەرەمانە بیڵێم و ئەو قسە و کەلیمە وشانە جێگایان ئەو دەم و زارانە نەبووە و ئەگەر بۆیان کرابە سەدان فرسەخ لەو دەم و زارە دوور دەکەوتنەوە و یا هەزاران جار خۆیان دەشتەوە، یا بڵێین ئەگەر وەک ئێمە دەموزاریان هەبایە بیهێنە بەرچاوت چ دەقەومە. کەلیمە یان وشە کە ئینسان دایڕشتووە مەعنا و وەزن و شەخسیەتی تایبەتی خۆیان هەیە کە دەبێ هەر بەو مەعنا و وەزنەوە بەکاربێن. من بۆ حورمەتی نەنکم و دایکم و هەروە لەسەر مەسەلەی بێدەسەڵاتی وشە بەستەیەکم هەیە ئاوای دێنم. لە بێدەسەڵاتی وشەدا خەریکە وەحشی دەبمەوە، پشت لە ئاوەدانی بکەم بەرەو شۆلەوار بچمەوە. ئەو کات کە نوێنەری خوددا دەمی پڕە لە قول هو الله کە دەچێ و خێڵی نێر لە دژ ژنان هاندەدا ڕوحی دایکی لە ناو وشەدا خۆزگەیەتی کە ئەو بەچکەیەی هەر نەبا. لە بێدەسەڵاتی وشەدا خەریکە وەحشی دەبمەوە، پشت بکەم لە ئاوەدانی و بەرەو چۆلەوار بچمەوە. کە بکوژێک خۆی بە پەیمانەی شەرەف و ویژدان عەیارە دەکا، وا بە چەربەرزی لە قەتڵ و جەنایەت پاکانە دەکا، وشەی شەرەف و ویژدان بە بێدەنجی سەکتە دەکا. لە بێدەسەڵاتی وشەدا خەریکە وەحشی دەبمەوە،
پشت لە ئاوەدانی بکەم بەرەو چۆلەوار بچمەوە. کە زۆردارێک لەسەر کورسی لە پارلەمان یان لە بازاڕ لەسەرەوە ڕووی کردووەتە خەڵکی هەژار، بۆ فریودان بەسەر و باڵای بەرابەری و عەداڵەتدا دێتە خوار، لە چاوانی بەرابەری و عەداڵەت فرمێسک بەلووزە و دێتە خوار. لە بێدەسەڵاتی وشەدا خەریکە وەحشی دەبمەوە، پشت لە ئاوەدانی بکەم بەرەو چۆلەوار بچمەوە.